سڵاوتان لەبێتم کاتتان باش بینەرانی بەڕێز دیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژە تۆڕەکانی یاخود تیمەکانی تایبەت بە تۆڕی چاودێری کۆمەڵایەتی لە پارێزگای کەرکووک نێو شار ڕۆماڵەکەن واتە توێژەرەکانی کۆمەڵایەتی ڕاستەخۆدا بزنە نێو شارەوە تاوەکو ئەو ماڵانەی کە پێشتر تەقدیمی ڕعایان کردووە لە ڕێگای ئەو لینکەی پێشتر وەزارەتی کار و کاروباری عراقی ڕایگەیاندبوو ئێستا جردی ماڵەکان ئەکرێ و لە نزیکەوە مەسحی مەیدانی ئەو ماڵانە ئەکرێ ڕاستەوخۆ لێرە بەڕێبەری بەشی چاودێری ژنان هاتۆ تا گەڕەکی شۆڕیجا ئێرە گەڕەکی شۆڕیجێ لە نزیک مزگەوتی عومەر خەتاب لێرە تیمەکانی تایبەت بە تۆڕی چاودێری کۆمەڵایەتی هاتوون تاوەکو لە نزیکەوە جردی مەیدانی ئەو ماڵانە بکەن کە تەقدیمی ڕعایان کردووە پێشتر لە ماوەی مانگی ڕابردوو یاخود 15 مانگی ڕابردوو تیمەکان قەزاوناحەکانی دەوروبەری کەرکووکیان ڕۆماڵ کرد هەموو ئەو کارانە لێوە تەواوکردنەوەکان نێرانە بەغا ئێستا یەکەم ڕۆژە نێو شار دەسی پێ کردووە ئەمڕۆ یەکەم هەنگاو یەکەم گەڕێکی شۆڕیجە هەڵبژێراوە دواتر ناوچەکانی دیکە ڕۆماڵ دەکرێت و تیمەکانی تایبەت بە چاودێری کۆمەڵایەتی سەرجەم ناوچەکان ئەگرێتەوە من ئەمێ بچمە لای خاتو شادیە ئەحمەد بەڕێبەری بەشی چاودێری کۆمەڵایەتی ژنان خاتو شادیە ماندوونە بن سڵاوتان لێبێ ئەمڕۆ ماندوونە ناسانە کەوتونەتە نێو کۆڵانەکان تیمەکانتان دابش بوون بەسەر ماڵەکان جردی مەیدانیەکان ئەوەی ئەمڕۆ کە ئەنجامەدرێ چەند ماڵە چەند گەڕەکە گرێتەوە چی ئەکەن بەڵێ پێشەکی بەخاتنتانەکەم ئێمە خۆک و ئەزانن پێشی سەش لە 15 دەستمان پێ کرد بە حملەکان قەزاو ناحەکانمان تەواو کرد لەسەر خێر ئیتر دەستمان پێکرد ناو شار کەرکووک ئەمڕۆ بە یەکەم حملەمان دەستمان پێکرد لە شۆرجەوە وەڵای مەجموعی ناوەکانمان یعنی حقت زۆرن لە شۆرجە دەستمان پێ کردەوە تەوە ئێستا تیمەکانم بەش کردو لە بای بانە سعاتنەوە لێرانی بەڵێ ئەمڕۆ بە ئەم مەجموعی ناومان هین کردووە ئەم منتیقەی بذات ئیتر بەپێی ئەوە دەسی پێکان طبعا ئەگرێتەوە ناو شار کەرکووک هەموو ئەگرێتەوە بەڵێ ئەوەی کە تایبەتە بە تۆڕی چاودێری ژنان وەکو کاری ئێوە زیاتر چییە ئێمە پیاوان ئوسرە معدومە دەخلی پێڵێ هەر پیاوەکە خۆەتی ئێمە نا ئێمە بێوەژنمان هەیە ئەوەی تەلاق درراوەی مێردی نەماوە ئەوەی مێردی سزنە ئەوەی مێردی بەزێ هێشتواز لێ هێناوە هەمانە کچ عازەبە کە 35 ساڵ بەبان عمری لە ماڵەوە کە معینی نییە بەخەکەری نییە ئەوەی راتب معینی هەیە معوقی هەیە راتب معینی بۆکەین ئەوەی کە 18 ساڵە هاتیوە نەدایک نە باوکی هەیە ئەوەی هەتیوە باوکی مردووە دایکیشی کردووە ئەو فیانەشم لە کەلەمە پێش تەقدیمیان کردووە طبعا ئەمانەی کە ئێمە بۆیان دەرەچین ناوێن لە ئەلکترۆنیە لە قاعدە بەیان بەغاو هاتۆ بمان کارەکان چۆن بەڕێواچن مامۆستا خەڵک چەندێ بەدەم داواکاری ئێوەیە چەند زوو ئامادا بن بەپێی ئەوەی کە لیژنەکان لێن والله باشن هەنێکیان خۆ دەزانی خوێناریان نییە و هەتا تەلەفۆنەکەیان بۆکەین هەنێک بەحثەکان من عەرەبن لێیان حاڵی نابن یعنی ئێمە خۆمان هاوکاریانەکەین خۆشیان باش لەگەڵمان مامۆستا ئەمڕۆ بڕیارەوەکەوەی کە وەزارەتی کار و کاروباری عراقی ڕایگەیاندبوو 20 مانگ واتە ئەمڕۆ ڕاستەخۆ دەسەکرێت بە ڕاگەاندنی ئەو لینکەی کە تەنها ژنان ئەگرێتەوە ئەوەیان چۆنە ئایا ئەمڕۆ لینکەکە ڕاگەاندرێەوە چی ئەگرێتەوە لینکەکە ئەمڕۆ دەستی پێ کردووە هەماشت ئەو ئێستابێش ئەوانەی کە باسم کرد بۆت هەر هەماشت ئەو فیانەشم لە کاتەوە کەوا بێوەژنەشتە بەس خاص بۆ ژنانە ئیتر ئیمڕۆ دەست پێکردی ئینشەڵا خێرە بێت هەر عینەشتە هیچ جیاوازی نییە بەڵێ ئەوانەی هەیە کە ئافرەتان بە حقیقەت کەم یعنی هینیان کردە تەسجیلشتیان کردە ئەمە فرسەتێکە بۆ ئافرەتان خۆ دەزانین ئافرەت زۆر معاناتی هەیە زۆر هینی هەیە پیاوان زۆرن یعنی بەنسبەی مقارنەی ئافرەت پیاو زۆرە فەمریکایان کردەوە فقط بۆ ژنانە بەشکم پێی بگەن بە ئەوشتان ئەوانی کە لە دەوروبەری شار بوون لە قەزاو ناحیەکان مەلەفەکانتان تەواو کردبوو نردوو بتانە بەغا چی تازە هەیە لەو بارەوە حتا ئێستاش تازە نییە ئێمە بەنسبەی قەزاو ناحیەکان تقریبا 4000 و شتێک حەویجە بوو توانیمەنەوە 4000 تقریبا 500 ناومان ماوەتەوە ئەوش کوڕەکانەوەی خەڵک حەویجەوە خۆیان ئیش پێکەن ئیتر هەمووی داخل حاسبە کراوە چاوەڕێی هینەکەن تەحلیل نەتائج فقری پێڵێن ئەوە چاوەڕێی تەخسیسمانیەکەن قسە چیە بۆ خانەوادەکان بە کشتیانی ئێوە جردی مەیدانیەکە چوم لە حەزێکتان بۆ دروست بووە تا لێرەوە بە خانەوادەکانی ڕابگەێنە گەڕەکەەکانی ترژاگە دار بن ئەو بابەت دووبارە نەکەنەوە کە لێرە وەکو هەڵە دووبارە
ئێمە کە تەلەفۆنیان بۆکەین پیاڵێ مسمسەکاتان لەگەڵ خۆتە ئەسساکەم بێنەی هەنێکی لە وڵا شادی وفاتم نیە هەنێکی لە شادی تەلاقکەم نییە ئێمە کە دین ئەمانەوێ گشتی حاضر بێ ینی ئمە عینەندەقە داخل حاسبێکین فەوە تۆزێک چۆمڵی ڕێمان لێگری ینی تاخیرە بێت کە تاخیر شەبین جایکەنە من ئێمەوە ئێمەڵین این مسمسەکاتەکانتان هەمووی حاضرکە بیکە ناو فیلێکەوە باحث اجتماعی کە دێش لێتە پرسێ فیلەکەت کامل بێت قرار تەلاقە بێ حجە وسایە بێت شادی وفاتە بێت سوورەت قەیدە بمان گشتی حاضر بێت چونکە ئەمە زۆر تەسیرەکە لە ئیشەکەمان ئێمەش خواخوامانە تەنە زوو ئیشکەین بیگەینە بەقا ئەوە نێشتەکەمان سەرچاوەکە سپاس بۆ بەڕێز خات و شادیە ئەحمەد بەڕێبەری بەشی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی ژنان وەکەوەی کە باسی لێوە کرد ئەمڕۆ جارێکی تر ئەو لینکەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عراقی کراوەتەوە کە دەرفەتێکە بۆ ژنان بۆ بێوەژن بۆ ئەو ژنانی کچانی بەتەمەن کچی ئازاب کە سوکاری نییە یاخود کەسێک نییە کە بە خێوی بکە ئەوانی کە لە هاوسەرەکانیان جابوونەتەوە کۆمەڵێک لەو مەرجانی کە دانراون ئەمڕۆ ئەتوانن لە ڕێگای نووسنگەکانەوە لە ڕێگای ئەو دوکانانێک کە تایبەتن بە تەقدیمکردن یا خۆیان ئەو لینکە پڕ بکەنەوە فرسەتێکە هەلێکە کە بتوانن ئەو خێزانانە جارێکی تر ناوی خۆیان لە ڕێعای کۆمەڵایەتی یا خۆتۆری چاودێری کۆمەڵایەتی تۆمار بکەن ئەمانی ئێستش کە بڕێوە چێ پێشتر لە مانگی نۆدا تەقدیماتیان کردبوو تەواو بۆ ئێستا تیمەکان کۆڵان بە کۆڵانە گەڕێن تۆڕی چاودێری کۆمەڵایەتی ژنان خۆیان بە شێوی مەیدانی ئەرکەکان ئەنجام داوە جیاواز لە تۆڕی چاودێری کۆمەڵایەتی پیاوان ئەوەنج بە هەمان شێواز دەستیان بە کارەکانیان کردووە پرۆسەکە پێچێ ماوەیەکی کەم بخانێت تاوەکو هەموو داتاکان کۆ بکرێتەوە و بنێردرێتە بەغدا تا لەوێ کاری لەسەر بکرێ و بە زووترین کارناوەکان بگەڕێتەوە.